من لا كوتا توري برنامجكم رأي باز لا نخوشي أولين ميمونة كين سيمبوزيوم كلا شاري سليماني سيمبوزيومي أشنابون بنخوشي أولين ميمون ومترسيكاني هوكاري توجبون بلاونوي نخوشيكات شون خمان باريزين وشار السري نخوشيكات يو قفتو بيتورا كمان كين بميوانداري زور بارز دكتور برهان قرداغي بسبوري نخوشيكاني بيستو جوان كاري دكتور سلاود ليبا بخير بي دكتور زور بخير بي زور سواز بارز باش بخيراتي دكتور با سرتا بيناسيكي كورتي نخوشي أولين ميمون كين سرتا پێم بڵێ لێرە هەیە خۆی خۆشبەختانە پێشەوەی کە بچینە لای پێناسەکەش بەڵێ خۆشبەختانە لە وڵاتی خۆمان تا ئێستا دەرنەکەوتووە یەک کەیسا بوو یەک حاڵەت هەبوو لە جنوب ئەویش دوایی تاکیدیان کردەوە کە شکورەوە دەرنەچوو لەبەرەوە توانە بەڵام خۆشبەختانە وڵاتی خۆمانان نییە هیوادارین کە هەر نەشەڵاتە بە ئێستا پێناسەیەکی نەخۆشی ئاوڵەی مەیمونکن کە لە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە بوونینی بەڵێ شکور لە وڵاتی خۆمانانیە لە ڕاستیە ئاوڵەی مەیمون با بڵێن جۆرە نەخۆشیەکە با بڵێن بەهۆی ڤایرۆسێکەوە بێ ڤایرۆسێکە کە یەکەم جار دۆزراوەتەوە لە ئەفریقا با بڵێن لە ئەفریقا دوای ئەنجا وردە بڵاو بووە بۆ هەموو وڵاتەکانی کە بە تایبەتی بۆ ئەوروپا و ئەمریکا و حاڵەتێکیش لە پاکستان بینرا بەڵام زۆربەی کات ئەوانەی کە دۆزیویانەتەوە تەنها لە بەشی باشووری ئەفریقا بوو بە تایبەتی لە کۆنگۆ دیموکراتیک ریپابلیک ئۆف کۆنگۆ لەوێ دۆزیانەوە و دوایی کامێرۆن و چەند وڵاتێکیکە بەڵام شکور تا ئێستا لە وڵاتی خۆمان نەبووە وتیان چەند حاڵەتێکیش لە تورکیا هەبووە بەڵام لە وڵاتی خۆمان شکور بوو ناوی ئاوڵەی مەیمونە مەبەست لەو ناوی ئەو ناوەکە غەڵەتە لەبەرەوە ئێستا حتاکو ناوەکەشیان گۆڕیەوە لە ئاوڵەی مەیمونەوە بۆ ئەمپۆکس یانی تەنها حرفێکی ئێم لەگەڵ ئەمپۆکس ڤایرس لەبەرەوە گۆڕیوانە شەر نییە بەس لە مەیمونەوە بێت جاری وایە با بڵێن هۆکاری گواستنەوەکەی لە سەگەوا بێت لە پشیلەوە بێت لە جرجەوە بێت لە مشکەوە بێت و لەگەڵیشیان هەندێک وڵاتەن خواردنی ئەو شتانە ئاخۆن ئەگەر جوان نەکوڵێنرێت لەوەی شەوت تووشە بیت بەڵام دوو ڕێگەی سەرەکیە بۆ گواستنەوەی ڕێگەیشان لە ڕێگەی ئاژەڵەکانەوە هەموو بەرکەوتنێکی تر بەرز بڵێن گازت لێ بگرێ یاخود دەست بەریکەوێ دەست بەر هەر شوێنێکی حیوانەکە بکەوێ ئەو ئاژەڵە بکەوێ ئەمە ڕێگەیان کە ئەگەوێتەوە لە ڕێگەی ئاژەڵەوە ڕێگەی دووهەمیان لە ڕێگەی مرۆڤەکانەوە لە ڕێگەی ئینسانەوە بۆ ئینسان ئەویش چۆنە لە ڕێگەی بڵێن کۆکینەوە پژمینەوە تقریبا نەتوانم بڵێم وەکو کۆڤید وایە وەکو کۆرۆنا چۆن کۆرۆنا زۆر بە ئاسانی بڵاو بووە ئەمەش زۆر بە ئاسانی بڵاو بێتەوە جاخوا بکە نەگاتە وڵاتی خۆمان شکوت تا ئێستا نییە شەڵاقەت ناگە کێشەکە لەوای ناڵم بە هەموو شێوێ بڵاو بێتەوە بکۆشێ بپژمێ باشە دکتۆر بەر لە بڵاوبوونەوەکی گرنگە بزانین هۆکاری توژبوون چییە بە ئاوڵەی مەیمون چی ئەبێتە هۆکارێک بۆ توژبوونی ئەم کەسە بۆ ڤایرۆسێکە لە ئەفریقا دۆزیانەتەوە بڵاو بووەوە ئیتر بە هەموو عالەما بڵاو بووەوە زۆرترین شوێن دوای ئەفریقا با بڵێن ئەوروپایە بە تایبەتی UK ئەنجا ئەمریکا ئەنجا هەندێک وڵاتی سکەندناڤی وەکوتیشم چەند حاڵێکیان بینیوە لە پاکستان و لە تورکیا بێجگەلەوە شکر باشە بورە لانە گەرانتی چییە بۆ ئەوەی کە ئێمە حاڵەت هەیە لە تورکیا کە دراوسێمانە و فڕۆکەخانە لە ڕێی فڕۆکەخانەوە یا لە ڕێی دەواازە سنووریەکانەوە کە ئەم حاڵەتە نەگوازرێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان وەڵاهی گەرانتی نییە چونکە حاڵەکە چۆنە وەکوتم بیدایەت چۆن دەست پێکە عینەن کۆکە و هەڵامەت تۆ تووشی پەتابوویەتی ئەکۆکیە پژمی هەموو ژیانت ئازاریە هەڵی بێتاقەتم هیلاکەم سەرم مێشێ دوای پاش 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ پەڵە سەر پێست دەرەکەوێ خۆی لەو کاتای ڕۆژێ پێشەوەی پەڵەکان دەرکەوێ لەگەر ئەو کاتێک کە پەڵەکان دەرەکەوێ کێشەیە چکە خەڵک بە ئاسانی تووشە بێ لێەوەی هیچ زمانێک نییە بەڵام ئەوکوتم تا ئێستا شکر نەبووە باشە دکتۆر کاواتە نیشانە سەرەتایەکانی ئاوڵەی مەیمون بە هەڵامەت و کۆکە ئەو بابەتانە دەست پێەکە ئەی باشە دکتۆر کەسێک بەر لەوەی کە پەڵەکان دەرکەوێت لە سەرپێستی چۆن بزانێت کە تووشی ئاوڵەی مەیمون بووە ئەوکوتم شکر لە وڵاتی خۆمانە جارێ نییە ینی هیچ کەیسێک باشە گەر باسی ئێستا بینەرێکمانە بێت لە دەرەوەی وڵات بینەری پرۆگرامەکە بێ باوان سوودی لێوەرگرن ئەگە کەسێک هەبێت لە وڵاتان بڵێن کە توش بووە بۆ نمونە لە UK گە کەسێک تاکی بەرزی هەبێ خۆی هەرەوەنی ئەو نیشانانەی هەبێت کەوا بڵێن کۆکە و هەڵامەت و سەریێشە و گیانێشە و شتانە تاکەشی زۆر بەرزەبێتەوە بۆی جیابکرێتەوە لەوانی کە تاکەی زیاد لە حەد بەرزەیە ماڵین نزیکەی 38 پلەیسەدی و بەرزترە لەگەڵیشیە بۆ نمونە لە فلووە یاخود لەوانەی کە تووشی هەڵامەتە بن ئاتەن ژێرمل و غودە لیمفاوەکانان گەورە نابێت لەوە گەورەشە بێت ینی تۆزێک بەوە جێ ئاکرێتەوە کە سەیری نەخۆشەکە بکەی وەکوتیشم زۆرترین نیشانە ئەوەیە کە پەڵەکان دەرەکەوێت پەڵەکانیش یەک شتی تیا باشەیە یەکەم جار لەسەر دەم و چاو دەرەکەوێت پێشەوەی لە شوێنی کە دەرکەوێت بەعکسی بینی بەعکسی دەرکەمێکتەوە یەکەم جار با بڵێن
لە سکو لەوان دەرەکەوێت ئەنجا چێ بۆ دەم و چاو بەڵام ئەم لە ساڵ 95 لەسەر دەم و چاو دەرەکەوێت ئەنجا چێ بۆ شوێنەکانی کە لەبەرەوە شتێکی باشە زوو پێزانی زۆر باشە دکتۆر باس لەوە کرد شکر بۆخوا لە کوردستان و لە وڵاتی خۆمانە ئەم نەخۆشیە بوونی نییە وا بڕیار لە سیمپۆزیۆمێک سەبارەت بە ئاشنابوون بە نەخۆشی ئاوڵەی مەیمون و مەترسیەکانی بەڕێوە چێ بۆچی بیرتان لەوە کردەوە کە سیمپۆزیۆمێکی بۆ ڕێخن لەسەرم نەخۆشیە چی بۆ بکەین سیمپۆزیۆمێک ڕێک بخرێت کردمان تقریبا دوێنێ بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سیمپۆزیەکمان کرد لە هەندێک دکتۆری بەڕێز و دکتۆر زانیار ئەو بەشدار بوو دکتۆرانەمان لەگەڵا لە کۆلەجی خۆمانە ئەو بەشدار بوو خەڵکێکی زۆر هاتبوون بۆی ئاشنابوون بەم نەخۆشیە باشە دکتۆر وەکو کۆڤید پێویستی بە کەرەنتینەیە ئەو بەتەشید پێویستی پێهێتی هەر کەسێ توش بێ ینی ئەبێ بە تەواوەتی جیاب کرێتەوە نەک هەر جیاب کرێتەوە بێ ئەو کەسانی کە بەرکەوتەشیان هەیە لەگەڵ نەخۆشەکەیە ئەبێ عیلاج وەرگرن و ئەبێ لە ماوەی 1 بۆ 4 ڕۆژە بڵێن خوا نەخواستە تۆ توش بین بەرکەوتم لەگەڵ تۆ هەبێ پاش لە ماوەی 3 ڕۆژ بەرکەوتم هەبێ ئەبێ یەکسەر عیلاج وەرگریت عیلاجەکەش چۆنە با بڵێن ئەوی باشە ئەنتیڤایرۆس هەیە با بڵێن هەرچەنە عیلاجەکە زۆر گرانە لە وڵاتی خۆمان جارێ نییە بەڵام ئەگەر توژبین مەجبوریەوە عیلاجە بەکاربێنی بەڵام وەکوتم چارەسەری هەیە ئەوەشی باشە زۆربەی کات نەخۆشەکە خۆی چاکەوێتەوە هیچ کێشەیەک دروست ناکە تەنها لە چەند کەسێکانە بێ بۆ نمونەوانی کە زۆر مناڵن کێشەیە ئەوانەی کە زۆر بە تەمەنن کێشەیە ئەوانەی کە مەناعەتیان باش نییە کێشەیە بۆ نمونەوانی کە شەکرایان هەیە ئەوانەی کە کۆرتیزۆن وەرەگرن بۆ هەچ سەبەبێوانی کە بەڵێن ڕەبویان هەیە لەگەڵی شاد ئافرەتی دووگیان هەر عینەشت کێشەیە زۆر باشە کاتە دکتۆر ئەم نەخۆشی ئاوڵەی مەیمونە هێندە نەخۆشیێکی مەترسیدار نییە کەیتر خەڵک لی بترسێت و کەسێکە گرتی چاوەڕێەوە کەکەیتر ژیانی کۆتایی پێ نەخر بەو شێوەیە ترسناک نییە هەرچەنە خۆی دوو جۆری هەیە یەکیان پێوترێت کڵەیدی 1 و کڵەیدی 2 کڵەیدی 1ەکە ئەوەی کە لە ئەفریقا هەیە زۆر خەتەرە چونکەڵی لە ساڵ 4 ئەبێتەوەی مردن بەڵام خۆشبەختانەوەی کەوتم لە ئەوروپا هەیە و لە هەندێک وڵات دروست بووە جۆری دووهەمیانەکە پێوترێت کڵەیدی 2 ئاتەن لەوان نیشانەکان زۆر بەو شێوەیە قورس نییە و زۆربەی کات خۆی چاکەوێتەوە هیچ شتێکی ناوێت بەڵام هەرە بێ وریابن ئەگەر بڵێن ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ڕواندا و کینیا حاڵەتی ئێمەرجەنسیان ڕاگەیانوە هەر کەسێ توش بێ یاخود ئەبێ جیاب کرێتەوە شوێنی خاصی بۆ دیاریەکەن ئەبێ لقاح بکرێن ڤاکسینەیشن پێکوتە پێکوتیان بۆ بکرێن باشە ڤاکسینێکی کەواتە هەیە بەردەستەکە هەیە بەڵە خۆشبەختانە هەیە خۆ یەک شتەیە ئەوانەی کە لە پێش ساڵی 1970 لەدایک بوون شمولی ئێوە ناکات ئەوانەی کە پێش ئەوە لەدایک بوون ئاتەن وەختی خۆی پێکوتەی ئاوڵە هەبوو هەستیان کردو ئەو پێکوتەی ئاوڵەیە کە بوو ئەوان بەکارەیە ئەشی پارێزێ لەم نەخۆشیە چکە زۆر لەیەکەوە نزیک بەڵام ئەوانەی کە دوای ئەوانە لەدایک بوون ئاتەنە ئەو لەبەرەوەی نەخۆشی ئاوڵە هەر نەما لەبەرەوە چیەکەن ئەبێ ڤاکسین وەرگرن بەڵام پێویست ناکات چونکە بڵاو نەبووتەوە باشە دکتۆر باسمان لە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان کرد بۆ کۆڤید پلەی گەرمی لەشی کەسەکە وەرەگیرە بۆم چیە کرێت ئەگەر ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکە خۆی دەستنیشانکردنەکە بە سێ جۆرە یەکێکی لەوانەیە بڵێن دکتۆر بیبینێت نیشانەکان دەرەکەوێت کوتم پەڵی پێز دەرکەوێت ئاتن دکتۆری پێسەزانێکە ئەوەیە بۆی کە پێشتر نیشانەی کۆکە و هەڵامەت و ئەم شتانەی هەبووە جۆریکان فەحسی خوێنە بڵێن جۆری کەشێ سوابێک وەرگرین خۆ با بڵێن مەسحەیەک وەرەگیرە لەو پەڵەی کە لەسەر پێستەکە دروست بووە ئەتوانین لەو ڕێگەشەوە تەشخیص کرێ باشە دکتۆرە هەمیشە وتراوە خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن ئێمە چۆن خۆمان پارێزین بۆ ئەوی کە تووشی ئەم نەخۆشیە نەبین وەڵی خۆپاراستن منیش هەموو جارێ وتمە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە شتێکی لە وڵاتی ئێمە زۆر ئەتمانی پێناین ئەویش با بڵێن دەستشتنە دەستن زۆر مهمە تۆ بتوێت تووشی زۆر شتن نەبی بەڵێن یەکێ لە شتە هەرە ڕئیسەکان ئەوەیە دەست بە جوانی بشوێ خێرا دەست بشوی ئەگەر بڵێن هەستیاری پێستن نەبێ بەشەر پێم ئەگەر هەستیاری پێستیشە هەبێ غسولەیە خاص بۆ پێستی وشکە ئەمە یەکێ لە جۆرەکان دەشتن خێرا جۆری دوو هەمیشان بریتە لەوەی چۆن بڵێم ئەتەکێتی پژمین و کۆکێنوشتیوە هەندێک کەسێکە پژمەیتر بڵێن دەست بە دەمیەوە ناگرێ یان دەستڕێ بەکارنانێ ئەمە ئەوی دۆر و پشتەکەی ئەگەر خوا نەخواستەوە نەخۆشێ بێ هەمووی تووشەکە لەبەرەوە باشتر وایە بتوانانی دائیمە دەسڕێکت پێبێ کلێنسێکت پێبێ کە ئەپژمیت جۆری کە چیە بزانین نیشانەکان چیە خەڵک
با بڵێن تەوعیە بکرێت بڵێن ئەمە ئاگاداری نەخۆشیەکە بن. باشە دکتۆر لە کاتی کۆڤید و کۆرۆنا بەکارهێنانی ماسک زۆر بڵاو بوو خەڵک زۆر بەکارهێنا بوو ئەوەی کە ڕێگری بکات لە توشبوونی بۆ کەسە لەگەڵ ڕێنمایەکانی ترا و کاریگەرێکی زۆر باشیشیە بوو تەنانەت بۆ زۆرێک لە نەخۆشیەکانی تریش بەکارهێنانی ماسک بەدڵنیایەوە شتێکی باشە بۆ ئاوڵەی مەیمونیش ئەگەر بێت و ماسک بەکاربێنی لە شوێنە گشتیەکانە لە شوێنانی لۆ دوو قەرەباڵغی زۆری لەسرە ئەتوانێت کەم تا زۆر ڕێگری بکات لا نەخان گوێ بگرە کۆڤید چەند خەتەر بوو چۆن خۆتا پارازێ بە هەمان شێوە خۆت پارێزی ئەگەر خوا نەخواستە بڵاو بێتەوە ماسک بێ بەکاربێنی بێ دەستکێش بەکاربێنی نابێ بەرکەوتت هەبێت لەگەڵ نەخۆشەکە بە هیچ شێوەیەک چووکە وتم تەوقەکردنێکی ئاسایی پژمینێک کۆکینێ هەر شتێک بەر پێستت بکەوێ طبعا لە ڕێگەی وانی کە بڵێن ژن و مێردن لە ڕێگەی سێکسیشەوە بە هەمان شێوە گوێزرێتەوە بەڵام زۆرترین هۆکارکردنەوە خەڵکا بڵاو بێتەوە بریتە لە بەرکەوتنی یاتیادی قسەکردن پژمین کۆکین ئەگەر خوا نەخواستەوە شتە بڵاو بێتەوە بە ئەکیدی ماسک بەکاربێ. باشە خۆراک یان ئامادەکردنی خۆراک تا چەند هۆکارە بۆ گواستنەوەی نەخۆشیەکە بۆ کەسێک ئەوکوتم شکوریان چۆن ئامادە بکرێ خۆراکەکە لە وڵاتی خۆمان شکر هەندێک خواردنێ ناخورێت با بڵێن ئاتەن ئێمە پارێزاوین لە شتا و خواردنیش جوان بکوڵێنرێ هەموو کاتێ باشترە بە تایبەتی گۆشت ئەبێ زۆر جوان بکوڵێنرێ ئەو کاتە کەمتر تووشی کەواتە بەستەنها گۆشتە کە مەترسی ئەوەی لەسەر نەخۆشەکە بگوازێتەوە ڤایرۆسەکە بگوازێتەوە یان خۆراکێکی تریش هەیە کە مەترسی ئەوەی لەسەر هەموو بەرکەوتنێک بۆ نمونە تۆ چتە شوێنێکەوە کەسێکی توش بووی لە کۆکێ بەسەر و خواردنەیە لە ساسە تۆش تووشەبی بەڵام ئێمە ڕەنگە گۆشتێکمان هەبێت کە گۆشتی فرێژ نەبێت لە ناو هەرێمی کوردستانە نەبوو بێت ئەوە ئاژەڵە لە دەرەوە بەستوی بمان هاتبێت ئەمە چەند مەترسیدارە ئەگەر خوا نەخواستە ئەو ئاژەڵە تووشی ئەو شتە بوو بێت تۆش بە ئەکیدی تووشەبی ئەگەر جوان نەکوڵێنرێ ئەو خواردنە بەستنەکە ڤایرۆسەکەی نەکوشتووە؟ بەس بە کوڵان بەس بە کوڵانی جوان کوڵانێکی باش باشە دکتۆر ئێوە لە ڕۆژانی ڕابردووە کە ئەم سمپۆزیۆمەتان ساز کردو بەڕێوەتان بردووە مەترسی ئەوە لەسەر هەرێمی کوردستان هەیە کەم نەخۆشیە بڵاو بێتەوە بۆی بیرتان لەوە کرد بێتەوە کام سیمپۆزیۆم لا نەخان شکوور تا ئێستا نەبووە تا ئێستا نیشە لە وڵاتی خۆمانە ئەمە خەڵک دڵنیا بێتەوە لەوە کە ئەم نەخۆشی تا ئێستا لە وڵاتی خۆمانە نییە ئەگەر هەش بێ دڵنیام با بڵێن سەرۆکاتی تەندروستی ئیشی باشی بۆکەن بە هەموو شێوەیە بەڵام شکوور تا ئێستا نییە بەڵام بێ حسابی ئەوە بکرێ ئەگەر خوا نەخواستە بڵاو بێتەوە ئەبێ عینەن کۆڤید عینەن کۆرۆنا حسابی بۆ بکرێ. باشە وەکو وەرزەکان وەکو کەشەوە کام وەرزە لەبارە بۆ گەشەکردنی ئەم ڤایرۆسە یان ئەکرێ بڵێن لە زستانە کەمترە یان لە زستانە زیاترێکە؟ بڕوا ناکەم چکەسە بۆ نمونە ئەفریقا گەرمە ئەوروپا ساردە بەعام بەڵام هەر بڵاوی هەردووکیشیا بڵاوبووەوە گەشەی کردووە کەشوهەوای هەرێمی کوردستان تا چەند لەبارە بۆ گەشەکردنی ئەم ڤایرۆسە یان گواستنەوەی ئەم ڤایرۆسە؟ لە وڵاتی خۆمان زۆرتر خەڵک خۆپارێزیەکە بۆ نمونە ناو بازاڕ ئەچنە شوێنی قاڵەباڵغەوە ئەچنە هەندێک شوێنەوە کە با بڵێن چۆن بڵم مەودای بینی کەسەکان تۆزە کەمترە ئاتەن زۆر نزیکە بنەوە لە وڵاتی خۆمان ماچکردنێ پیاوان کچان تێگەی ئەمانە هەمووی خەتەری خۆی تیا هەیە پەیوەندە کۆمەڵاتەکانمان زۆر بەهێزە زۆر زۆرە تەوقەکردنمان سەرەگرتنیشمان لە هەموو شتێکە هەیە باوەشکردنی یەکتری ئەمانە هەمووی هۆکارە هەر لە سەمون و نانەوخانەوە سەرەگرتنمان هەیە تاکو موچەوەرگرتن و هەر کارێکی تر سەرەگرتن باشە بەڵام بەشێت دووربی لە یەکتری باشە دکتۆریان ئەگەر خوا نەخواستە کەسێک ئێستا بینەری پرۆگرامەکە بێ و لە دەرەوەی وڵات تووشی ئەم نەخۆشیە بوو بێت تۆ چ ڕێنمایەک تێ بۆی چۆن بتوانێت زابێ بەسەر ئەم ڤایرۆسیا و تێپەڕێنێت چی بەکاربێنێت نێتەوە بۆ کوردستان ئەگەر خوا نەخواستە توش بێ ئاتەن وەکوتم بیدا خۆی نەخۆشەکە خۆی چاکە بێتەوە هیچ شتێکی ناوێ بەڵام وەکو باسم کرد ئەوانەی کە گەر خوا نەخواستە مناڵ بێ بە تەمەن بێ مناعەتی باش نەبێ احتیمالە تووشی زۆر مشکلەمان کە لە مشکلەکان قەسەباتە تووشی قەسەباتێکی گەورە بن هەندێکیان تووشی التیهاباتی پێستە بن هەندێکیان تووشی سەحایا بن سەحایا بڵێن التیهاباتی مێشک هەندێک کەس ئەبێتەوەی کوێربوون باشە دکتۆر دوای چاکبوونەوە ئەو پەڵانە نامێنێ لەسەر پێست لە هەندێک کەسا شوێنەکەی هەر دیارەمێنێ چکە کەم جار پەڵەیەکی سوورە دوای تۆزێ بەرزبوونەوەی پێ دروستە بێ مە پێڵن ڤێزیکەڵ دوایی وردە التیهابەکە پێستەکە لە هەندێک جارە شوێنەکەی چاڵە بێ یعنی پێوی دیارە چۆن وەختی خۆی هەندێک کەسمان نەبوو کە تووشی ئاوڵە بوون ئێستا شوێنەکەی دیارە ئەویش ئەمێنێتەوە شوێنەکەی دەستە خۆش بێت دکتۆریان سپاس بۆ تۆ بە هیوان کە ئەو نەخۆشیە وەکو بەڕێزە باسیەکەی بە خۆشحاڵیەوە نییە لە هەرێمی کوردستانە هەر نەبێت سپاس بۆ زانیاریەکان جوان جوونەبی بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ شتاوی بڕگە بابەتەکانی ڕۆژێکی نوێمان پێشکەشکردن ئومێدەکەین سوود و زانیاریمان بێەوەی ئازیزکەیان بێت تا بینینەوەی ڕۆژێکی یاران بۆ مولایەکتان شاد و بەختەوەر بن.